دوێنێ ڕێککەوتنەوەی دەی 2016 کاتژمێر هەفتی سەر لە ئێوارە ئاگادار کراینەوە بەبوونی ڕووداوێک لە پرۆژەی ئاوی سەرچاوەی دیانە دیارە لە نێو پرۆژەکە یەکێک لە بوتڵەکانی کلۆر بەهۆی فلتەرەکەیەوە تەقیبەوە گازی کلۆر بڵاو بووبەوە دەست بە جێتیمەکانمان لە بەرگری شارستانی بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆران و ئەفسەری بنکەی سۆران و ئەفسەری ئێشکگیری و تیمەکانمان لە هەردوو بنکەی بەرگری شارستانی سۆران و دیانە گەیشتنە شوێنی ڕوودا و توانیویانە کاریگەری ئەو بڵاوبوونەوەی ئەو کلۆرە کەم بکەنەوە و با بڵێن نیان هێش زیاتر ئەو گازە بڵاو ببێتەوە تیمەکانمان بەهۆی بەکارهێنانی ئۆکسجینەوە توانیویان بتڵەکە لە شوێنی خۆلاب بن و کاریگەری نەهێڵن دیارە لە نێو ڕووداوەکەدا دە هاوڵاتی تووشی تەنگە نەفەسی بوون کە لەو دە هاوڵاتیانە دوو لە دویان کارمەندی مەبوون لە بەرگری شارستانی دووشی کارمەندی بەڕێوەبەراتی ئاوی سۆران بوون و 6 هاوڵاتیش تیاتە تەنگە نەفەس بوون لەنێ ئەو 6 هاوڵاتیانەش دوانیان ئافرەت بووینە لێرەدا دەمەوێت بە هاوڵاتیان ڕابگەێنم کەوا مەترسی بڵاوبوونەوەی ئەو گازی کلۆرە نەماوە ئێمە لە بەڕێوەبەراتی بەرگری شارستانی سۆران پاش ئەوەی کە گەیشتینە شوێنی ڕوودا و تیمەکانمان لە بەرگری شارستانی ڕێنماییان بە هاوڵاتیاندا بۆ ئەوەی لە دەور و پشتی پرۆژەکە دوور بکەونەوە و تاک و کارەساتی نەخوازراوی لێ نەکەوێتەوە پاش ئەوەی ئەو دە هاوڵاتی کە تووشی تەنگە نەفەسی بوون ڕەوانەی نەخۆشخانە کران و چارەسەری پێویستیان لەبۆ کرا و بە سەلامەتی گەڕانەوە شوێنەکانی خۆیان